سیپان ئامێدی بربژێرێکی ژنینەوەی نوێ وەکو هاوژینی خۆی دەناسێنێت تەنها بۆ ئەوەی لە دهۆک ببێتە کاندیدێکی فەرمینەوەی نوێ بە هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. دوێنێ کۆمیسیۆنی باڵای سەرباخۆی هەڵبژاردنەکان دوژنە کاندیدی جوڵانەوەی نەوەی نوێی لە بازنەی دهۆک لە هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دوورخستەوە و ئەمڕۆ زانیاری نوێ لەسەر دوورخستنەوە و فێڵێکی ئەندامی سەرکردایەتی جوڵانەوەی نەوەی نوێ ئاشکرا دەبێت کە چۆن ویستوێتی کاندیدێکی خۆیان بە ژنی خۆی بناسێنێت. ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا موختاریگەڕەکی پاشاستی زانیاری نوێی لەسەر دوورخستنەوەی ژنە کاندیدێکی نەوەی نوێ ئاشکرا کردو باسی لەوە کرد کە چۆن سیپان ئامێدی بەو ژنە بربژێرینەوەی نوێ کە دانیشتووی سلێمانی هێناوە وەکو هاوژینی خۆی ناساندوێتی تەنها بۆەوەی بتوانێت لە دەوەک ببێتە کاندیدی جوڵانەوەی نەوەی نوێ. موختاری گەڕێکی پاشاستی دوای زانینی بەفێڵەکە لە دادگا سکاڵای یاسایی لە دژی سیپان ئامێدی تۆمار کردووە و داوا دەکات ڕێکاری یاسایی لە دژی ئەوەندامەی نەوەی نوێ بگرێتە بەر. ئەو موختارە دوایەوەی سکاڵای خۆی تۆمار کرد لە بەردەممایکی میدیاکاندا گوتی سیپان ئامێدی ئێمەی هەڵخەڵەتاندووە، ئافرەتێکی لە سلێمانی هێناوە وەکو هاوژینی خۆی ناساندوێتی، ئێمەش نووسراوێکمان بۆی کرد و ئێستا بۆمان دەرکەوتووە ئەو بربژێرە ژنەی نەوەی نوێ هیچی سیپان ئامێدی نییە و داواش دەکەین لە هیچ شوێنێک کار بە نووسراوەکەی ئێمە نەکرێت.